پیاوێک دەڵێ خێزانم هیچ عیبێکی تیان نییە ئیلا ئەوە نەبێت دەم درێژە دوو لە ڕێبەرستان دەمەوەرە. ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هەر ئافرەتێک زمانی درێژ بێ و دەمەوەر بێ زۆر لای پیاوەکەی نامێنێتەوە ئیلا مەگە پیاوەکەی داماو بێت هیچ دەسەڵاتێکی نەبێت. ئەگینا ئەوانی کە دوو لە ڕێبەرستان دەمەوەرن هیچ حەلێکیان نییە. بەخوا خێزانەکەم بەس دەمەوەرە وەڵڵا خراپترین سیفەتی تایە شتێکی بەسیط نییە چونکە بۆی ئەم دەمەوەریەوە دەبینیت ڕۆژانە شەڕ و ئاژاوە هەیە کێشە هەیە پیاو حەز ناکە بێتەوە بۆ ماڵەکە مناڵ ناوێرە جوڵەیە بکات دایک و باوک دایکیش دەگژیە خزم ناوێرە نزیکێ و ماڵە بکەوێ گشتی لە دەمی ئەترسێ بۆیە پەنا بەخوا هەر ئافرەتێک خەڵکی لە زمانی ترسا با دڵی خۆش نەبێ بڵێ کەس ناوێرێ پێم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمی ئەوانە ئەهلی ئاگرن مادەم عەزیەتی خەڵکیە دەن بە زمانیان ئەوانە ئەهلی ئاگرن نافەرمی ئەوانە عاقڵ و پاڵەوانن. بۆیە هەر ئافرەتێک دەم درێژ بێ و دەمەوەر بێ لەگەڵ پیاوەکەی زۆر نامێنێتەوە. جار ئەوە ناشرینتر ئەوەیە ئەزانن هەندێک پیاویش هەیە وەک ژن دەمەوەرە بەس کەمە پیاو هەیە ژنی دەمەوەر چاری ناکە کە بکەوێتە قسەکردن بەڵام ئەوانە تۆزەکەم بەس ناو ژنە زیاتر هەیە. دەگێڕنەوە دەڵێن پیاوێکی دەشتەکی ئەعرابی حوشترێکی سەر بڕی کە حوشترەکەی سەر بڕی بە خێزانەکەی وت بە خێزانەکەی خۆی وت حوشترێکی گەورەی سەر بڕیوە وتی ئەم ڕانە بەرە بۆ دایکم ئەم ڕانە بەرە بۆ دایکم وتی نایبم ئەو ڕانە گۆشتی زۆر پێوە بۆ خۆمان. پیاوەکە قسەی نەکرد وتی دەباشە ئەم دەستەی بۆ بەرە دەستەکەی بۆ بەرە ناوشانەکەی بۆ بەرە وتی وەڵا ئەویشی بۆ نابم چونکە ئەو گۆشتە زۆر خۆشە ئەو گۆشتەکەی زۆر خۆشە چکەوە شانەکەیەتی دەستەکەیەتی ئەویش گۆشتەکەی خۆشە ئەویشی بۆ نابم بەڵکو ملەکەی بۆ بم ملی حوشترەکەی بۆ بم. پیاوەکەش پیاوێکی عەشایر و دەشتەکیە وتی ملەکە بەرە و ئەوە تۆم تەلاقدا بڕۆ ماڵ باوکت ملەکە بەرە بۆ ماڵ باوکی خۆت ملی حوشترەکە بەرە بۆ لای باوکی خۆت بۆ لای دایکی خۆت ئەوە تەلاقم داوی لە جیابوومەوە. کەواتە ئاگادار بە خوشکی بەڕێز واللهی ئافرەتی دەمەوەر هیچ کەسێک خۆشی ناوێت نە پیاوەکەی نە مناڵەکانی نە هیچ کەسێکی تریش. کەواتە خێزانەکە دەمەوەر بوو حتا مردن نەبێ لە قوڕابیت چکە بە خەڵکێ دەناسین خۆشتان کەسانێک دەناسن یعنی پیاوەکە داماوە دەژنەکەەوە. خوشکی بەڕێزم والله ئەم زمانەی تۆ هۆکارێکە بۆ چوونە جەهەنەمت پیاو ناوێرێ بەرامبەرت بوەستێ والله ئافرەتێ سوێن بەخوا خوڵق دەکا خوڵکت هەر خوڵق دەکا ماریفەت لەگەڵ یعنی ئەتەوێ ڕاکێ لێ دەسی ئەبێ ئەگە تووڕە بێ بێ بم چۆن بێ بۆ خاتری ئەوخوا. بۆیە با لە خوا بترسین ژنەکەت ئەگەر دەمەوەر بوو حتا مردن نەبێ لە قوڕابیت. کەواتە ئەوە سیفەتێکە دەیەها و سەتەها کێشە و مشکلەی لێ دروستە بێت. هەموو ژن و پیاوەکان هەر بەعام کێشەی دوو کێشەمان هەیە ژیان خۆشی لە ماڵەکانەوە نەماوە زۆربەی ماڵەکان